بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا. ئەزیزان مسڵاتان لەبێت و ئەم کاتتان باش. پرۆگرامی ئێوارەی سلێمانیتان پێشکەش دەکەم. لە گۆشەی تەندروستی ئەم جارەشماندا دەمانەوێت باس لە کێشە و نەخۆشیەکانی چاو بکەین، باس لە بەکارهێنانی عەدەسە بکەین بۆ چاو، ئایا سوود و زیانەکانی چییە؟ باس لە یاری ئەلکترۆنیەکان دەکەین کە تا چەند کاریگەری لەسەر تەندروستی چاوی مناڵان هەیە. باس لە چاویلکەی دژەخۆر دەکەین، ئایا سوود و زیانەکانی بۆ سەر تەندروستی چاو چی دەبێت؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر گفتوگۆی لەبارەوە دەکەین بە میوانداری دکتۆرە ساکار حەمەفەرەج مەحوی، پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەردەوام دەبین. دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادەیەکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت، چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. دکتۆریان بەخێر بیت. زۆر سپاس بۆ تۆش. دکتۆرە سەرەتا باز لە کێشە و نەخۆشیەکانی چاومان بۆ بکەیت. نەخۆشی چاو زۆر زۆرە. ئەگەر باسی ئەوانە بکەین بە عام هەیە و ئەوەی باوە لە ناو خەڵکا و کە پرسیاری لەلا دروست دەبێت، ئاوی سپیە، ئاوی ڕەشە، حەساسەتی مناڵە، کزی حەساسەتی مناڵە، حەساسەتی گەورەیە، کزی چاوە، خێلیە، نەخۆشی زۆر زۆرە لە چاوەکە. دکتۆر باز لە بەکارهێنانی عەدەسە بکەین کە لە ئێستا زۆر باوە لە ناوە بەتایبەتی خانمان و زۆرێکیش لەو کەسانی کە چاویان کزە لەلایەن دکتۆرەکانەوە عەدەسەیان بۆ دەنووسرێت لە جاتی عینەک وەکو لێنزێک بەکاری دەهێنن. لایەنی تووبیەکەی جیا بکەین و لەلایەنی جوانکاریەکەی ئەو عەدەسانی کە بۆ جوانکاری بەکاردەهێنرێت سوود و زیانەکانی چییە بۆ سەر تەندروستی چاو؟ بەڵێ هەموو جارە وتوومە کە عەدەسەی چاو بەکارێنین، ئەگەر بە پێی ڕێنمایی بەکاری بهێنین هیچ زەرەر و زیانێکی نابێ، بەڵکو سوودەکانی زیاترە بێت لە زیانەکانی. بەس ئەگەر بە پێی ڕێنمایی بەکاری نەهێنین ئەوە لەوانەیە زۆر زەرەرێکی زۆر زۆر بکەین لە چاوەکانمانە، عەزێتێکی زۆری چاوەکانمانین. ئەو ڕێنمایانە چین کە مهمە ئێمە بیزانین بۆ بەکارهێنانی عەدەسە یەکەم شت پاک و تەمیزە. پاک و تەمیزی لە بەکارهێنانی عەدەسە، یعنی ئەو عەدەسەی کە ئێمە هێنین پێش هەموو شتێ ئێمە دەستمان پاک بێ، شت بێتمان وشکمان کرد بێت و اینجا عەدەسەکە بخەینە چاومان بە هەمان شێوە بۆ دەرهێنانەوەی. ئەمە یەکەم شتە. من ئەبێ عەدەسەی ڕەفیقەکەم بەکار نێنم، هی ئەم چاوم نەخەمە ئەو چاوەی تر. ئەو ئاوەی کە هەیەی هەر ئاوی خۆی ئاوی ئەو شەریکەیە بەکاربێنی. مەسەلەن بیستمۆ لە کاتی کە ژواسم کردووە هەیەڵە ئاوەکەم تاو بۆ ئەبێ ئاوی بەلوعای تێکەی نەخێر، نابێ عەدەسە بە هیچ نۆعەیە تەڕ ببێت. مەسەلەن ئێمەکار نەخۆشەکە عەدەسەکە کاتە چاوی پێڵین نابێ پێوی بخەوی، نابێت تەڕ ببێ، نابێ مەلەی پێوە بکەی، یعنییان نابێ خۆتی پێوە بشێ. ئەم شتانە یعنی بە پێ ڕێنمایە ئەگەر ئەوانە بەکار بهێنێ سوودەکانیە بێت، چونکە تۆ کە عینەکەکەیتە چاوت، یعنی عینەک فرێمی هەیە، ئیتاری هەیە، لانەیە بەشێکی دەم چاوکە و بشارێتەوە. بەس کە تۆ عەدەسە ئەەکەیتە چاوت هەروەکو ئەو وایە کە چاوکە و اعتیادیە هیچیشی تیان نییە. ینی ئەمە جوانکارێک بەکارێنە ئەگەر ڕەنگەکان بێ. خۆی عەدەسە چەند جۆرێکی هەیە، مەسەلەن طبی هەیە و جوانکاری هەیە. طبیەکان هەمانە دەرەجەیە، هەمانە بڵێن نوعێکە پێڵین تۆریک بۆوانەی ئەستیگماتیزمیان هەیە، هەمانە ڕقە، ینی نەرم و ڕق و ئەستیگماتیزممان هەیە. و لەگەڵیشە هەمانە کە ڕەنگە بۆ جوانکاریە و ڕنگ و دەرەجەش هەیە. مەسەڵەن هەیە چاوی کزە ناقزێکە ناقزدووە حەزەکات کە عەدەسەی کاتە چاوی شین بێ، هەیە ئێستا ئەوەش بڵین بەردەستە بۆ نەخۆشەکان. دکتۆرە کاتێک کە عەدەسە دەکەینە چاومان بەتایبەتی لای خانمان باوە لە ئێستا دەکا بۆ گۆڕینی ڕەنگی چاویان بەکاری دەهێنن. بەکارهێنانی ئامێرە کارەبایەکان وەکو ئوتو مجەفیفە و ڤێر ئەمانە کە بۆ جوانکاری قژ بەکارهێنرێت تا چەند مەترسی دروست ئەکات لەسەر تەندروستی چاوەکان لە کاتی کە عەدەسەکە لە چاوماندا ئامێرەکان بەکاربێنین؟ بەڵێ ئێمە ئەگەر عەدەسەش لە چاومانە نەبێت ئەو شتانە بەکار بهێنین، خاستەن مجەفیفە کە بخینە سەر چاومان سێرەکەین چاومان ئازارێکی تیا دروستە بێ. عەزێتمانەیە بۆ لەبەرەوەی یەکسەر وشک بوونەوەیەکی لە قوڕ دروستە بێت بۆ چاوەکە. جا ئەگەر هاتو خۆی عەدەسەکەش لە چاوە بێت ئەوش بەکاربێنی وشک بوونەوەیەک دروستە بێ. بەزێک بڵێن کۆنسەپتی غەڵەت هەیە لە ناو خەڵکە، لەوانەیە بتوێتەوە لە ناو چاوەکە. بەڵێ ئەوە شتێکی زۆر باوە، زۆر زۆریشمان بیستەوە کە نەخۆش ژێتە لامان
ئەو پرسیارەمان لێکە ئەگەر عادەسەکە بە کوالیتیەک و لای پزیشکی پسپۆر کڕی بێتی و ینی بە فەحسەوە کردی بێتی قەت ئەو شتە ڕوو نایە لە ناوچاوی عادەسە بتوێتەوە ئەگەر عادەسەکە جوانکاری بێ لە کەمالێتەکان و لە بیوتیەکان کڕی بێتی ئیترەوە کەوێتەوە سەر ئەو مارکەیە و ئەو شکۆلی ئەو کوالیتی کە ئەو شوێنە لێ کڕیەوە بەس ئێستش هەر بەعام ئەوانیش ینی باشترن لە چاوجارانە ئەو شتێک کە باسەکرێ ئەتوێتەوە لە چاوە شتێکی زۆر کۆرنە ینی لەوانەیە 30 ساڵێک لەمەوە پێش ئەو شتە ڕوویابێ بەزیتر شتەکە بۆ بەباو لە ناو خەڵکاوێ بەس ئێستا عادەسە لە چاوە ناتوێتەوە بەڵام ئەوەی وشکی ئەکاتەوە کە وشکی ئەکاتەوە وەختە تۆ بۆ چاو هەڵهێنان و چاوکردنەوە ناڕەحەتیەکە بۆ دروستە بێت ئەنی باش نییە وەختا بێت و قەتری فرمێسکی سناعی بەکاربێنی کە تایبەتن بەوانەی کە عادەسی چاویان نەچاوە. دکتۆر چەندجارێک بینومان و بیستوشمانە لە کاتی چوونە دەرەوایەکە عادەسەکە بێزاری کردویانەتە ناو دەبێ ئاوەکەەوە تاوەکو ماڵەوە شتیوە تا چەند ینی ئێستش ئاماژە پێکرد ئەبێ یەکسەر فڕێ بابێ یەکود نابێ بەکاربێن بە هیچ شێوەیە ئەبێ یەکسەر فڕێ با چونکە ماڵین نابێ خۆتی پێ بشو ینی نابێ بە تەڕکردنێکی ئەتیادی تەڕ ببێت بۆچی لەبەرەوەی ئاوی بەلوعایان و ئاوەی کە بە چاوەکان نەکەوێ میکرۆبی تایە ئەو عادەسەیەش کە ئێمەیکەی نەچاومان بە ئاسانی میکرۆبی لەسەر دروستە بێ بمانەوێ و نەمانەوێ ئەوە تەنێکی غەریبە ئەیخەی نەچاوەکانمەوە با کوالیتیش بێ بەس کە تۆ بە پێ و ڕێنمایە بەکارێنە هێنا زەرەرە هێنە لەبەرەوە نابێ بە هیچ شێوێ ئاوی بەلوعا بەکار بهێنرێ حتا تۆ ئەگەر عادەسەی شەریکەیەک بەکاربێنی باش نییە ئاوی شەریکەیەکی کە محلولەکەی لەگەڵە بچی ئەوی بۆ بەکاربێنی هەر هینی ئەو شەریکەیە خۆی بەکاربهێنەوە ئەمان ئاوی شەریکی عادەسەکە بەکاربێن بەڵێ هەر ئاوی ئەو شوێنە بەکاربێن. دکتۆر بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیکان کە ئێستا دەبینین لە ناو مناڵاندا زۆر بەوە خۆشمان بەکاری دێنین ڕژێکی زۆر لە مناڵان دایم موبایلیان بەدەستەوەە دایم ئایپادیان بەدەستەوە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر تەندروستی چاوەکان بەتایبەتی چاوی مناڵان کە ئەو کاتێکی دیاریکراویان نییە بەدایمی ئەو موبایل و ئایپادە بەدەستیانەوە. بەڵێ بێگومان هەیە مناڵ هەیە تەلامان ئەڵێ 12 سەعات 10 سەعات یعنی دایکەکاڵە لە بانیەوە تا ئەخەوێ بەدەستێوێتی ئەمە شتێکی زۆر خەتەرناک و ترسناکە بۆ چاوی ئەو مناڵە بۆ مستەقبەلی ئەو مناڵە ئێستا لەوانەیە مناڵە و ئێماڵین ئایپادەکە بەکارێنەیە مۆبایلەکە بێدەنگە بێ و لەوانەیە ئێمە ئیشوکاری خۆمان بکەین بەس ئەمە زۆر خەتەرە بۆ چاوی مناڵەکە هەم لە ڕووی ئەو تیشکانەوە کە ئەچێتە سەر شەبەکەی چاوی کە لە گەورەبوونا نازانین چی ڕوئەیە و هەم لەبەر کزی چاوی کە ئەو بۆ فترێکی زۆر ئەو مناڵە چاوی لەسەر ئەو ئامێرەیە لەوانەیە سنتەری بینینی چاوەکەی گۆڕانکارێکی بەسەر بێ پێڵین مایۆپیک شیفت یان چاوەکە بەرەو کەسبوونیە چێ بەرەو ناقسی یان لەوانەیە وشکبوونێکی زۆری چاوەکەی بۆ دروست بێت کە ئەما بێتە هۆی حساسێتێکی زۆر وشکبوونێکی زۆر عزێتی زۆر مناڵەکەیە ینی ئەبێتە هۆی چەند نەخۆشیەک لە چاوی مناڵەکە لەبەرەوە ئێستا مناڵ وای لە هاتووە ناتوانین بڵێ نەتوانێت بەکاربێنێ بەس وەختی بۆ دامنین بە پێی کات بێ باشترە یعنی ئایپاد لە مۆبایل باشترە مناڵم ئەگەر سەیری تەلەڤیزۆن بکەن زۆر باشترە لەو دوانە بەس هەیە ئەڵێ نەئار حەزی لە ئایپاد و گەیمەکانێتی کە لەناو ئەوە هەیە وەختی بۆ دانێ مەسەلەن من ئەڵم هەفتەی سەعاتێ مناڵەکان زۆر پیان کەمە ئەڵێن چۆن هەفتەی سەعاتێکی بکەین ئەی ئەڵم ئەوپەڕی ڕۆژی سەعاتێ لەوە زیاترنا باشترە یعنی دایک و باوکەکە کاتێکی دیاریکراویان بۆ دابنێن بۆ ئەوەی ئەو زەرەرانە یعنی بە درەنگتر بکاتە چاویان مناڵەکان شەو ڕۆژەکە 3 ساعتیشیان بەلاوەکەمە ئینجاوارە پێی بڵێ هەفتەی سەعاتی یاریەکەم بەکاربێنە. دکتۆر باس لە ئەو چاویلکانە بکەین کە بۆ جوانکاری و بۆ دژەخۆر بەکارێنرێت لە کاتی چوونە دەرەوەکانەکە بەکارێنین ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر تەندروستی چاو. چالکەی دژەخۆش زۆر پێویستە لە هاوینە لە زستانە لەسەر بەفرە لەسەر بەحرا کە ئەچین یعنی شەرنی دنیا خۆر بێت و بۆ خۆر بەکاری هەموو کاتە لە زستانە حتا هەوریش بێ ئەتوانین بەکاری بێنین بۆ چکە تشکی خۆر تەنها ئەو تشکی هەتاوەنێکەیەتە سەرزەوی تشکی خۆر لە چەندەها جۆرەها تشک پێگاتووە مثلا تشکی سەر و بنەوشەیی کە ئەمە زەرەروزیانی هەیە بۆ شەبەکەی چاوەکانمان بۆ هاوێنەی ناو چاوەکانمان کە تووشی ئاوی سپیمانەکات لەبەرەوە ئەگەر لە مناڵیەوە بتوانین چاویلکەیەکی باشی بە کوالیتی بۆ چاوەکانمان بەکار بهێنین ئەو وەختە ڕێگری لە زۆر نەخۆشی ئەەکەین بۆ چاوەکانمان لە گەورەبوونمانە یەکەمیان ئاوی سپیە حساسێتە وشکبوونەوەی چاوە ئەبێ ئەو عادەسێشی ئەو چاویلکێشی کە ئەیکڕین
کوالیتێکی باش بێت چۆن نەزانین کوالیتێکی باشە بیهێنەوە لای دکتۆری چاوەکە مەسەلەن ئێمە جیهازێکمان هەیە فەحسی عینەک ئەکات و لەگەڵشا فەحسی ئەو چاویلکانە ئەکا کە دژەخۆرە تایە ئەنووسرێت کە ئەو چیشکەی پیاتێ ئەپەڕێ مەسەلەن لە ساسەیە لە سا هەشتایە یعنی دەرەجەکەی بۆ دەرەخات بە پێوە پێی ئەڵێن ئەم عینەکە باشەیانە. بەڵێ بەس دکتۆر لەناو خۆمانەوە باوە تەنها لە وەرزی هاین و کاتی گەرما چاویلکە بەکاربێنرێت ئەگەر لە زستانە چاویلکە بەکاربێنی ئەڵێ بەم سێبەرە بۆچی عینەکە لە چاوایوانە لێ خۆمانەوە هەتای زستانیش کە ڕفلێکشن یعنی عکسبوونەوەیەکی زۆری هەیە بە تایبەتی کە ئەچینە سەر بەفر دو سێرەکەی ئەچیتە سەر بەفر چاوت بۆ هەڵ نایە وەختە لەو کاتەیە عینەکێک هەیە پێڵێن پۆلەڕۆید کە بڵێن چشکەکان ڕێکە خات لە گەڕانەوەیە ئەو نوع زۆر زۆر باشە بەکاربێنێت لە هەموو وەرزەکانە پێویستە لە هەموو وەرزەکانە پێویستە بەکاری بێنین ئەگەر لە مناڵیشەوە بەکاری بێنین باشترە ئێستا خۆشبەختانە مناڵ ئەبینین لە عمرێکی زووترە ئەو چاویلکانە بەکارێنن بەس ئەبێ مناڵەکەشە لە مناڵی و ئەو چاویلکەیە لە چاوکات فێر ئەبێت بزە بەدوایە دکتۆر باس لە پشکنین بکەین کە بۆ چاو بەکاربێنێت تا چەند گرنگە زوو سەردانی پزیشکە بەڕاستەکان بکرێت بۆ پشکنینی چاو ئەمە تا چەند کاریگەری لەسەر چاو دەبێت ئایا بۆ لانی تەندروستی هیچ زیانێکی لە نادات ئەگەر بە بەردەوامی پشکنینی چاو بکەین؟ نەخێر بێگومان بەعکسەوە ئەوە شتێکی زۆر زۆر باشە ئەگەر ئێمە بە بەردەوامی پشکنینی چاوەکانمان بکەین لەبەرەوەی هەج نەخۆشیە هەج گۆڕانکاریە لە هات و لە دەرەجەی چاوەکە یان لە ناو چاوەکە لە فیسیۆلۆژی چاوەکە دروست بوو ئێمە زووتر پێی بزانین باشترەوەی کە لە کاتێکی درەنگە پێی بزانین و چارە سەرکردنەکەی بڵێ قورسترە بێ بۆمان بۆ دکتۆرەکەش و بۆ نەخۆشەکەش بەس ئەگەر ئێمە دائیمەن ڕێگولەر یعنی بە ڕێکوپێکی دایمەن فاسی چاوەکانمان بکەین ئەتوانین ئەو شتانە زوو بدۆزینەوە اینجا لە مناڵشا بە تایبەتی لە مناڵانە مەسەلەن هەیە فاسی مناڵەکەی ناکاتە ئەگاتە 6 ساڵ تا ئاچێتە مەکتەب کە سەیرەکە فاسی بۆ ئەکا چاوی کزە سیرەکات یعنی عینەکێکی ئەستور هەنێ مناڵی عینەکێکی ئەستوریان بۆ ئەنووسێ بۆ لە بەروی دەرەجەی چاوەکەی زۆر کزە زووتر پێی نەزانراوە یا ئەوە تا ئەگەر چارەسەری بۆ نەکرێ ئەو کزی چاوە ئەبێتە هۆی خێلی چاوەکە ئەبێتە هۆی تەمەڵی چاوەکە یعنی مەشاکلی زۆر زۆر زیاترە لە مناڵە کە ئەگەر فاسی چاوەکانیان بۆ نەکەین وەک لە گەورە بوونە. بەڵێ ئەمەش هۆکاری ئەوەیە کە دایک و باوکەکە زووتر لە تەمەنی 6 ساڵی پشکنینی بۆ نەکردو بێگومان ئەگەر پێشتر پشکنینی بۆ بکردە زووتر بە و نەخۆشی ئەزانی کە لە چاوەکانی مناڵەکەیدا هەیە مەش واتای ئەوەیە کە پێویست دەکات زوو سەردانی پزیشکە بەڕاستەکان بڵێت بۆ وە کتێبینیەک بۆ مناڵەکانمان کە ئێمە لە 3 ساڵی و فێری قسە ئەبن مەسەلەن ئێمە لە سنتەرەکەی خۆمانە ئەو جیهازی فەحسی بینینەی کە هەیە کارکتەری تایە مەسەلەن خۆی بۆ گەورە بڵێن ئەوەی VAکەی پێەکەی فەحسی بینینەکەی پێەکەی من ئاستی بینینەکە پێڵێن ئی وەکو حرفی ئی ئینگلیزی هەیە بۆ سەرەوە بۆ خوارەوە بۆ ئەملا بۆ ئەولا ئەمە گەورە ئەزانەوە بڵێ بەس مناڵ نازانێ ئەوە بڵێ ئەبێ کارکتەری کەی بۆ دانی مەسەلەن ڕسمی تیارە بێ دڵ بێ ئەستێرە بێ ئەو شتانە بێ فێری بکەیت و عادەتە مناڵکە یەکەم جارێتە لای دکتۆری چاو لەوانێت ترسێکی هەبێ شەرمێکی هەبێ یان کارکتەرەکان نەزانێ ئێمە ئەو شتانە لەسەر پەیپەرە لەسەر وەرەقەیە ئەین بە دایک و باوکە کە ئەڵێن بڕۆ فێری مناڵەکەتی بکە ئەتوانێت هەفتەیەکی کە یان دوای 2 هەفتە بهێنیتەوە فەحسەکەی بۆ بکەی بۆی فامیلێر بێ ینی ئەو شتانە بناسێتەوە کە لەسەر بۆردەکە ئێمە پیشانی ئەین ئەوەختە فەحسی چاوەکەی بۆ بکەین ئەمە بڵێ بۆ مناڵ کە لە 3 ساڵ و بەرەوەتەوە مناڵشمان هەیە بچووکترە ئەو کاتە ئێمە نازانین ینی مناڵ نازانە قسە بکە چۆنە و یعنی چاوەکەی چۆنە ئێمە خۆمان سەرنج ئەین لە مناڵەکە ئەگەر چاوی خێل بوو وانە ئەوەیە شتێکەکەی لە چاوەکە بێ بێن فاسی بۆ بکەین ئەگەر بینی ما مناڵەکە ئەڕوا بە ڕێگە و زوو ئەکەوێ بە ئەژزاویان پێ ئەڵێ ئەو شتم بۆ بێنە لە بەر چاوی شایەتی نایبینێ ئەمە ژێکێکە لە نیشانەکان کە ئەبێ هەم فاسی چاوی بۆ بکرێت واتە دکتۆرە ئەگەر ئەمە لە ماڵی شەوەبەی دایک و باوکەکان خۆیان هەست بەوە ئەکەن کە لە خۆر تەمەنی 3 ساڵی بێ ئەم نیشانانێ هەبێ پێویست ئەکا سەردانی پزیشکەکانی بێگومان ناڵشمان هەیە خوار ساڵ ئەوێژ بە هەمان شێوە ئەبێت کە ئەو ڕووناکی کەپشانی ئەی مەسەن گوڵۆپەکە بینێت مناڵ خۆی فسیۆلۆژیەکەی وا دروست بووە دوای ڕووناکیەکە ئەکەوێت
چای بۆ ئەگەڕێ ئەگەر چای بۆ نەگەڕای ئەنی ئەمە دایک و باوک هەبوو ئەڵێ ئەو گڵۆپەدا ئەگەرسن ئەیکوژێنەوە ئەم ناڵە هیچ هەستێکی نییە ڕاستەکات ئەوە لە زیرەکی و دایک و باوکەیە کە دیقەتی یا و ناڵەکەی بۆ شوێ یعنی یان شتەخیتە بەر چاوی سەیرەکەیت نایبینێ یان دەستی بۆ نابا ئەوانە ژێکێکن لە نیشانەکان کە لەوانەیە خەلە لێ هەبێت لە چاوم ناڵە بە تایبەتی لە مناڵی بچووکە ئەگەر چاوی نەبینێت خۆی زۆر نابینە مناڵی بچووک بڵێن لە نیو مەتریان مەترێ زیاتر نابینن لە خوار ساڵەوە ئەنی نابێت تەوقعەکەین ئێمە لێرە و بۆ ئەوێشت ببینێ بەس مەسەن شتێ ئەخێنە بەر چاوەکە ئەبێ ببینە ئەو شتان هۆکارانی کە زیاتر ڕێگریەکە لە چای مناڵکە نەبینرێ بۆی ئەوەی زوش فریایکەوین ئاوی سپیە ئاوی سپی کە لە جێنێتێکە ینی بڵێن لەسکی دایکەکەوەکە بۆی دروست بۆ هاتۆتە دەرەوە بۆ ماوەیە دکتۆرە باز لە نەخۆشی شەکر و زەخم بکەین کە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لە سەر چاوەکانمان تووشی چی نەخۆشیێکی تری دەکات نەخۆشی شەکرە بە تایبەتی یەکێکە لە هەرە هۆکاری سەرەکیەکانی کە ئەبێتە هۆی لە دەستدانی چاوەکە ئەگەر هاتوو ئێمە کە نەخۆشی شەکرەمان هەبوو ڕێنمایی چاوەکان نەکەین ئاگاداری چاوەکانمان نەبین ئاگاداری شەکرەکەمان نەبین زۆر بە زوویی ئەیە لە چاوەکە وەک لە ئۆرگانەکانی تر وەک لە شوێنەکانی تری جسممان چی تیا دروستە بێ خۆی بە سێ مەرحەلە ئەیە لە چاوەکە مەرحەلە یەکەم و دووهەم و سێهەم مەرحەلە یەکەم هەر بڵین وردە نەزیفێکی ئەبێ وەکو سرە دەرزیە وەکو سرە دەرزیە لە چاوەکە دروست ئەبێ مەرحەلەی دووهەم ئەو سرە دەرزیە وەکو بڵین وەکو چۆن بەرەکە بێ ئەڕژی لەسەر کاغەزێک ئەمانە بە شێوەیەکی من سمپڵ بە شێوەیەکی سادە ئەڵم بۆی بینەرانی خۆشەویستی بگەن مەرحەلەی دووهەم وەکو چۆن بڵێ مەرەکە بێ لەسەر کاغەزێ ئەڕێژی ئاوا وەکو بڵێ بوقعەیان پەڵەیەک ئەبێت دروستە بێت مەرحەلەی سێهەم ئەو نەزیفە زۆر گەورەتر ئەبێت و ئەبێتە هۆی دروستبوونی مولولەی خوێنی زیایە بەپێی ئەم مەرحەلانە چارەسەری چاوەکە فەرقەکات ئایا لەیزەری بۆ ئەبێ ئایا دەرزەی چاوی بۆ ئەبێ ئایا شتیکەی چی بۆ ئەبێت یان ئەمەلیاتی بۆ ئەبێ ئەمەلیاتی چاوەکەی بۆ ئەبێ ئەبێمە ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە بەلایەنی کەمەوە ئەگەر لە 5 ساڵی یەکەمە ساڵی جارێ سەردانی دکتۆری چاو بکەن دوای 5 ساڵەکە ئەبێ بیکەین بە 6 مانگ جارێ دوای ئەوە کە بوو بە 10 ساڵ ئەگەر بکرێت 3 مانگ بۆ 6 مانگ جارێ سەردان بکەین بەپێی دکتۆری چاوەکەش خۆی بۆی ئەنووسێتەوە ئەڵێ مەسان فۆلۆ ئەپەکەی تۆ دوای 6 مانگە یا دوای ئەوە دوای 15 ساڵ ئەوە بێگومان کە زۆربەی زۆری نەخۆشەکان ئەو نەخۆشی شەکرێت ئەسیرەکە لە چاویان ئەو لەوانەیە جاری وا هەیە ئیکەین بە مانگان یان بەلایانی کەمەوە بە 3 مانگ جارێک ئەبێ فاحص دکتۆرە ڕێژەی بەرزی نزمی ئەو ڕێژەی شەکرە ئەو ڕێژی شەکرەی کە هەیەی ئەو نەخۆشە ئەمە تا چەند دەوری هەیە بۆ سەر تەندروستی چاوەکە پشکنینەکەی ئەو چارەسەرانی کە بۆی دەکرێت تا چەند گۆڕانکاری بەسەردایەت بێگومان تا شەکرەکە و کۆنتترۆل بێت گۆڕانکاریەکانیش درەنگتر ئەیا لە چاوەکە ناڵم نایەت بەس درەنگتر مەسەن لە جاتی لەوەی لە 5 ساڵا چاومان خراپ بێ لە 10 ساڵە لە 15 ساڵا چاومان خراپە بێ ئەگەر نەخۆشی شەکرەکە بیا لە چاوەکە ئەنی تا کۆنتترۆلی شەکرەکە بکەین سوودی هەیە بۆ هەموو ئەندامەکانی لەشمان و بەتابەتیش چاوەکان دکتۆرە باسی سەختی وەرزشی زۆر مهمە لە نەخۆشی شەکرا من بە نەخۆشەکانم ئەڵێم ئەگەر تەنها لە ژوورێکی واهیش هابیت هەر هاتوچۆیەکی بەسیت زۆر دەور ئەبینێ لەسەر کۆنتترۆلی شەکراکە ئەبێت ئەوەش بکات و لەگەڵ فەحسی سێمانی شەکراوەڵە هیمۆگلۆبین ئەیوەنسی ئەوەش یعنی بۆمان دەرەکەوێت کە ئەو نەخۆشە کۆنتترۆلی شەکرەکەی هەیە یاننا ئەبێت خۆی لە حدودی 6 5 و 6 بێت ئیتر لەوە بەرزتر بێ معنایەوەیە ئەو چەند مانگی پێشوو گوێی بەخۆی نایاوە کۆنتترۆلی شەکرەکەی نەکردووە ئەبێت ئاگاداری خۆی بێت بڵێ دکتۆرە باز لە نەخۆشی زەختیش بکەین کە ئەمە تا چەند کاریگەری لەسەر تەندروستی چاوەکانمان هەیە دەوترێت کاتێکە ڕێژەی زەختی ئەو نەخۆشە زۆر بەرز بێت ئەمەوە دەبێتە هۆی وشکبوونەوەی دەمارەکانی چاو یاخود دەبێتە هۆی لە دەستدانی چاو ئەمە تا چەند دروستە و بۆمان باس جەنابە باسی زەختی چاوەکەی بەڵێ زەختی چاو یەکێکە لەو نەخۆشانەی کە ئەیاد لە چاوەکانمان ئەبێتە هۆی چی ئەبێن نەخۆش لای ڕوون بێ یان هاوڵاتی لای ڕوون بە زەختی چاو زەرری چیە بۆ چاوەکانمان خۆی
خۆی هەموو ڕۆژێک بەبێ ئەوەی زەخت لە چاوەکانمان با لەوانەیە چەند خانەیەک لە دەمارەخانەکانی جسممان بمرێت، لەوانەیە 50 بۆ 100 بمرێت. ئەگەر زەختی چاومان هەبێت ئەو زەختە چیەکە لە جیاتی ئەو 100 لەوانەیە ببێ بە 1000 خانە ببێ بە 2000 خانە بمرێ، ئەمەش ئەبێتە هۆی مردنی عسەبی چاوەکە زووتر. لەبەرەوە کاتێک کە ئێمە زەختی چاومان ئەبێت کۆنتترۆلیکەن وەکو چۆن زەختی خوێنمان ئەبێت ئەچینە لای دکتۆری هەناوی حەپ و دەرمانمان بۆ ئەنووسێت و پارێزمان بۆ ئەنووسێت لەسەری بەردەوام ئەبین بۆی زەختەکەمان بەش نەبێت. بۆ زەختی چاوەکەش بە هەمان شێوە بێ مانگانە بیگرین، مانگانە زەختی چاوەکەمان بگرین لەگەڵ ئەو قەترانەی کە بۆت ئەنووسرێت، لەوانەیە قەترێ بێ، لەوانەیە دوان بێ، لەوانەیە سیان بێ، جاری وایە حەپیشی لەگەڵا ئەبێت ئەمانە بەکار بهێنێت و بۆ کۆنتترۆلکردنی زەختی چاوەکە. دکتۆر هۆکاری دروستبوونی زەختی چاو چییە؟ بۆی لای بینەرانمان زیاتر ڕوون بێت چی بکرێت بۆ ئەوەی تووشی ئەو بارودۆخە نەبن کە تووشی زەختی چاو ببن، چۆن خۆیان بپارێزن؟ بەڵێ بۆ ئەوە ئەبێ بزانین جۆرەکانی زەختی چاو چۆنە. بەعام خۆی جۆری زۆرە، بەس بەعام پێی ئەڵێن ئەوانەی کە ئەیا لە چاوەکە کە گۆشەی چاویان کراوەیە، ئەوەیش ئەیا لە چاوکە کە گۆشەی چاوی داخراوە. ئەوەی کە گۆشەی چاوی داخراوە نەخۆشەکە لەوانەیە لە لای باشتر بێت بۆ لە بەروی ئازاری ئەبێت، کە ئازاری ئەبێت ئەو داوای یارمەتی ئەکە ئەچێتە خەستەخانە و فەحسی بۆ ئەکرێ و سەیرەکەن زەختی چاوی بەرزە و بڵێن بە پێی ڕێنمایی عیلاجی بۆ دائەنرێت و چارەسەری ئەکرێ. بەس ئەوەی گۆشەی کراوەیە ئەوە ناخۆشە لەبەرەوەی هیچ ئازارێکی نیان نەخۆشەکە هیچ پێی نازانێت. کاتێک لەوانەیە ئەگەر ئێمە وەکو پێشتر ئاماژەمان پێکردکەوتمان ڕێگولەر یعنی دائیمەن فەحسی چاوەکانمان بکەین بۆی بزای نەخۆشەکان چ ئەگەر ئێمە بۆ فترێکی زۆر واز لە چاوەکانمان بێنین بە تایبەتی لە دوای 40 ساڵەوە ئەگەر مەسەن ساڵی جارە فەحسکەین بۆ ئەو شتانە بۆ زەختی چاو بۆ بینین بۆ ئەم شتانە زۆر باشە بۆ ئەوەی ئەگەر ئەو زەختی چاوە بەرز بۆوە ئێمە زووتر عیلاجی بۆ دابنین زووتر فریای چاوەکە ئەکەوێتمان. دکتۆرە باز لە خواردن و خواردنەوەی تەندروست بکەین تا چەند کاریگەری هەیە بۆ سەر تەندروستی چاو؟ ئایا ئەو کەسانی کە کێشەی چاویان هەیە چی خواردنێک بخۆنەوە بۆ ئەوەی تەندروستی چاویان بەرەو باشتر بڕوات؟ بەڵێ وەکو بەعام جاران ئێمە کەم ناڵبووین هەر باسی گێزەریان کرد. گێزەر زۆر باشە بۆ چاوە زۆر بیخۆ چاو بەقوەتە بێ. ڕاستە یەکێکە لەو خواردنانەی کە زۆر باشە بۆ چاو لە بەرۆی ڤیتامین ئەی تایە و بێتە کارۆتینی تایە کە سوودی هەیە بۆ چاوەکانمان. بەس ئێستا چەند خواردن هەیە، 4 خواردنی سەوز هەیە هاتوونەتە پێش گێزەرەوە بۆ چاوەکانمان باشترە. یەکەمیان بیبەری شیرین، بیبەری تونە، بیبەری شیرینە سەوزەکان، دووهەم سپێناخ، سێهەم کێوی، چوارەم بەگشتی خواردنە سەوزەکان سوودی هەیە بۆ کیوی. عەفو ئەوەی چوارەم کیوی بوو. کیوی بوو. ئەم 4 خواردنە لوتینیان تیا زۆر باشە بۆ چاوەکان کە بۆ شەبەکەی چاو باشە. بەڵێ دکتۆرە باز لە وشکبوونەوەی چاوەکان بکەین، هۆکار و چارەسەرەکانی چی وا دەکات کە چاوەکانمان وشک بێتەوە و ئایا چی بکرێت بۆ ئەوەی تووشی ئەو حاڵەت و بارودۆخە نەبین؟ وشکبوونی چاوەکانمان بەعام ئەگەر باسی کەین لەوانەیە لە هاوینە کە وەرزی گەرمایەکی زۆرە ئەو ئاوەی کە لە چاومانە هەیە ئەو فرمێسکەی کە لە چاومان هەیە بەهۆی گەرماوە ئیڤاپۆرێشن یعنی بە هەڵمبوونێکی زووتر ئەبێت وەک لە جارێکی کە ئەگەر ئێمە تا زیاتر چاوەکانمان بکەینەوە بە هەڵمبوونی فرمێسکەکانمان زیاتر ئەبێت. مەسەلەن مناڵ کە سەیریم ئایپاد و مۆبایلە ئەکا بە هیچ شێوەیە چاو ناتروکێنە تا چاو بتروکێنی ئەو بڵێن ئەو بڵەت فیلمە ئەو فرمێسکە لە ناو چاوەکانمانە بڵاو ئەبێتەوە. بەس ئەگەر تا چاوەکانمان کراوە بێت و تروکانمان نەبێت و مەسەن سەیری شتێکەکەین تەرکیزەکەین ئەوە هەبێت مەسەلەن هەیە ئیشی لەسەر کۆمپیوتەرە بۆ چەند سەعاتێک بیرێکە چاوی بتروکێنێ ئەوە ئەبێتەوەی وشکبوونی چاوەکە. لەم کاتەیە فەحسی تایبەتی هەیە بۆ وشکبوونی چاوەکە ئەتوانێت بێتە لامان 2 کاغەزی بچکۆل هەیە خێنە سەر چاوەکە و بە پێی ئەوە 5 و 2 و 15 یعنی بە پێی ئەوە سڤیریتێکە یعنی توندوتیژەکەی دەرئەکەوێت و عیلاجی بۆ ئەنووسرێت. ئەگەر ئێمە واز لە وشکبوونی چاوەکە بێنین و عیلاجی بۆ هەنەکەی سەیرەکەی ئەو نەخۆشە چەند بخەوێت
وا ئەزانێ هیچ نەخەوتووە چاوی بۆ هەڵنایە هەز بە هیلاکی ئەکات چاوی لەوانێ سووربوونەوەی هەبێ جا ئەمەش هۆکارە بەرەو چی ئەچێت بەرەو حساسەتی چاوەکە ئەچێ بەرەو گۆشتی زیاکە ئەچێت بەرەو گۆشتی زیاد دروستە بێت لەسەر چاوەکە بەهۆی وشکبوون و ئەو هەتاوی بەرچاومان نەکەوێت. دکتۆرە کاتێکە بەتایبەتی کۆمپیوتەر بەکارهێنین سووربوونەوەی چاوەکانمان ڕوئات ئەمەش هەر دەچێتە قاڵبی ئەوەوە ئەگەر ئێهمال بکرێت تووشی وشکبوونەوە ببێت بێگومان بۆ بەکارهێنانی کۆمپیوتەر قانونێ هەیە قانونێ هەیە پێوترێ 20 یعنی هەموو 20 دقەیەکە لە بەکارهێنانی کۆمپیوتەرە ئێمە بۆ 20 سانیە ئیسراحەتین بە چاوەکانمان 20 فیتی 20 پێ سەیری دوور ئەکەین ئەتوانی سەیری دەرەوە بکەیت لە پەنجەرەکەەوە سەیری دەرەوەکەی بۆی چاوەکە ئیسراحەت کات و تۆ تروکانێ بەی بە چاوەکە و ئەو فرمێسکەی کە لا چاوەکەیە بڵاو بێتەوە و ئیسراحەتی پێبێت ئیسراحەتی بەڵێ هەم عەزەڵەکانی چاویش ئیسراحەتەکە هەم بۆ فرمێسکی چاویش. دکتۆر ئەمە بۆ موبایلیش بە هەمان شێوەیە یاخود جیاوازی هەیە کاتێککە بە ڕێژێکی زۆر موبایل بەکارهێنین بێگومان بە هەمان شێوەیە ئەبێ موبایل هەر بۆ فقراتی ملیشمان باش نیە چونکە فترێکی زۆر ئاوا ئەکە یعنی تۆ ئەو ئیسراحەتە بکەی بێ من لە بەرزکەی تەوانێ و سەیری دوور بکەی بۆی فقەرەکانی ملمان ئیسراحەتکە و لەگەڵ ئیسراحەتکردنی چاوەکانیشمان. بەڵێ دکتۆرە کاتی پرۆگرامەکەمان زۆر نەماوە دەمانەوێت باز لە دووشتی گرنگ بکەین کە لە ئێستادا زۆر باوە لە ناو هاوڵاتیانە ئاوی سپی و ئاوی ڕەش کە تووشی چاوەکان دەبێت با بزانین هۆکاری دروستبوونی ئاوی سپی و ئاوی ڕەش چیە و چارەسەرەکانی چییە چۆن بتوانین خۆمان بپارێزین بۆی تووشی ئەو بارودۆخە نەبین. بەڵێ ئەمە مۆزوعێکی گەورەیە بەس ئەگەر بە ئام و بە کورتی باسی بکەین ئاوی سپی بریتە لە لێڵبوونی هاوێنەی ناوچاوەکانمان ینی هەموو کەسەکە لە دایکە بێ هاوێنەیەکی ڕوون لە چاو یا هەیە ئەو هاوێنەیە بە پێی مروری زەمان لەگەڵ هۆکارەکانی تر وای لێڵ ئەبێ کە لێڵ بوو ئەبێتە هۆی ئاوی سپی ئەمیش چەند هۆکارێکی هەیە کەمیان هەڵکشانی تەمەن تاکو و تەمەنمان زیاد ببێت ئەگەری دروستبوونی ئاوی سپیمان زیاترە لەگەڵ یا لەوانەیە تشکی خۆر تا تشکی خۆر لێمان بێت زیاتر ئەگەری هەیە جگەرە کێشان مەشروب خواردن نەخۆشی شەکرا یان هەنێ دەرمان بەکارەهێنین یان هەنێ دەرمان وەکو بڵێ ستیرۆید هەنێ قەترە هەیە بۆ حەساسێت بەکارەهێنرێ ئەگەر بە نەزانی بەکاری بهێنین فترەیەکی زۆر ئەوە زووتر تووشی ئاوی سپێبین وەک لە یەکێکی کە هەنێ نەخۆشی هەیە وەکو ڕۆماتیزمە ئەویش هەنێ دەرمانی هەیە لەوانەیە ببێتە هۆی ئاوی سپی و لەگەڵ تێکچوونی شەبەکێش ینی هۆکاری زۆرە بەس ئێمە بە کورتی دکتۆرە چارەسەرەکانی چیا هی ئاوی سپی و ئاوی ڕەش کاتێکە نەخۆشیە سەردانتان دەکات چاوی دووچاری ئاوی سپی و ئاوی ڕەش بۆتەوە ئێوە چۆن چارەسەری بۆ دەکەم بە حەپوو دەرمانە یا خود بە نەشتەرگەری بۆ ئاوی سپی هەرە بێ نەشتەرگەری بۆ بکرێت ئیتر خۆی 4 مەرحەلە 1 و 2 3 4 مەرحەلە یەکەمە ئێمە نەشتەرگەری بۆ نەخۆشەکە ناکەین لە بەرەوەی بینینەکەی لە ئاستێکی باشدایە و ئەتوانێت ببینرێ شکی نەخۆشەکە هیچ گومانی نییە لە چاوی و یعنی گلەی نییە لە چاوی لە مەرحەلەی 2 3 ئەتوانێت عملیات بکێ لە مەرحەلەی 4 لەوانەیە بگاتە مەرحەلەی قەپات بوون ئەوە باش نییە ئێمە چاوەکان ماواز لێبین تا بگاتە قەپات بوون لە بەرەوەی بۆ نەشتەرگەریەکە بۆ دکتۆرەکەش باشنەوە بۆ نەخۆشەکە یعنی لەوانەیە هەنێ گۆڕانکاری ڕووبا لە چاوەکە وەکو ئەوە نییە کە لە مەرحەلەکانی پێشووترایانی لە مەرحەلەی 2 3 یان هەنێ کەس هەیە لەوانەیە بەس تەنها عینەک بەکار بهێنێت ئاستی بینینەکەی باشتر بێتە ئەو کاتی نەشتەرگەری بۆ ئەکات. دکتۆر ئاوی ڕەش هەروەکو ئاوی سپی وایە خودجی نەخێر ئەوەش تۆپیکێکی جاە ئاوی ڕەش بریتێ لە بەرزبوونەوەی زەختی چاو لەگەڵیشیا گۆڕانکاری لە عەسەبی چاوە لەگەڵ گۆڕانکاری لە پانتایی بینینە پانتایی بینینەکەی مەبەستم ئەوەیە کە تۆ سەیری بڵێن بەرامبەرەکەت ئەەکەی وەکو وایە کە لە بۆریەکەەوە سیر بکە ینی بەرە ئەو پانتایی بینینە و کەم ئەبێتەوە ڕەش ئەبێتەوە تەنها لە کوونێکی بچووکەوە وەکو وایە کە تۆ لە کوونێکی بچووکەوە سەیری دەوروبەری بکەی ئەمە ئاوی ڕەشە ئاوی ڕەش چارەسەرەکەی ئەوەیە کە ئەو زەختەی کە بەرز ئەبێتەوانێ
وەکووتمان عیلاج بۆ بەکاربێنین عیلاجی قەترەکان و لەگەڵ مانگانە سەردانی دکتۆر بکەین بۆ گرتنی زەختی چاوەکە. دکتۆر ئەمەش پێویستی بە نەشتەرگەری هەیە ئەگەر نەخۆشێک حاڵەتێکی زۆر خراپێت یاخود بەکارهێنانی حەپ و عیلاجەکان باش ئەبێت. ئەگەر هاتوو بە قەترەکان کۆنتترۆل نەبێت نەخێر ئەگاتە ئەوەی نەشتەرگەریش نوعی هەیە نوعێکمان هەیە بە لەیزەر ئەکرێت نوعیشمان هەیە هەر بە نەشتەرگەری احتیاجی بۆ چاوەکە ئەکرێت. زۆر سپاس دکتۆرێکیان لە کاتمانگرتی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانمان زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش. ئەزیزانم بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن. هیوە ئەخوازم هەمولایەکتان تەندروست بن. پرۆگرامی ئەمڕۆژمان با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پێشکەشکردن. خواتان لەگەڵ. با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.